برادرانی گەلی کوردستانی خۆشەویست، من خۆم بە یەکێک لە قوتابیانی جەنابی مام جەلال دائەنێم. ئێمە وەفادارین بە جەنابی مام جەلال. من یەکێکم تا کۆستا هەر چۆن بێت خۆم بە جەلالی دائەنێم، لاکن ئێمە لەگەڵ ئەوە نین کە عێراق تەقسیم بکرێت. ڕێز و احترامم هەیە بۆ هەموو کەس و کار و خزمانی تاڵەبانیم، ڕێز و احترامم هەیە بۆ هەموو دڵسۆزانی یەکێتی نیشتیمانی کوردستان، لاکن ئێمە قابل قبولمان نییە کە عێراق تەقسیم بکرێت. من بازە جارێکە بیسم لە بازە سایتاتێک ئەمە مستەحیلە، ئەم مۆزوعە کۆتایی پێهات. ئەگەر ئێوە بە خاوەنی ملت خۆتان دەدانێن دەبێ ئێوە قانون سەروەرتان بێت، تهدیدش مەکەن. حەشدی شعبی بۆ هەموو عێراقە نەک بۆ جیهەتێکە معنیە. پابەندیم بە دستور، ڕەنگە بازێکتانش بیانەوە یان نەیانەوێت، ئەمە واقع ئەمانەوێت سڵاومان ئاراستەی خانەوادەی شەهیدەکان بکەین، شەهیدەکانی گەلەکەمان، شەهیدەکانی عێراق، پێیان بڵێن ئێوە سەروەری ئێمەن، ئێوە لە جیاتی ئێمە توانیتان وڵاتی ئێمە بپارێزن، ئێمە نەمانتوانی ئەوەی کە ئێوە کردتان ئێمە بیکەین. كلمة السيد الخامنئي عندما خاطب إمام الزمان وعندما قال له بالنص: من جاننا قابل درم، جسم ناقص درم، عندك آبروی درم که خود شما به ما دادید. ای سید ما، ای مولای ما، دعا کن برای ما. صاحب این کشور تویی، صاحب این مملکت تویی، پشتیوان ما بفرمایید. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفر إنه كان توابا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.